کوردستانی شۆڕشگێر کێشەنگی بایکۆتی شانۆی هەڵبژاردن. گاڵتەجاری بە ناو هەڵبژاردن لەگەڵ بایکۆت و بێبایەخیەکی جددی و بێوێنەی زۆربەی هەرە زۆری خەڵک لە سەر تاسەری ئێران و بە تایبەتی لە کوردستان بەرەڕووبەوە. ئەم ڕاستیە نەک هەر لە ڕاپۆرتە مەیدانیەکاندا بەڵکو لە ئامارە دەستکاری کراوەکانی سەرچاوە هەواڵیەکانی کۆماری ئیسلامی ئێرانیشدا دەردەکرێت. خودی کۆماری ئیسلامی ڕێژەی بەشداریکردنی خەڵکی ئەگەر دەنگە پوچەکانی لێ دەرکەین بە نزیکەی 35% ڕاگەیاندووە کە لە چاو هەموو هەڵبژاردنەکانی پێشوو دابەزینێکی بەرچاو نیشان دەدات. واتای ئەم ئامارە ئەوەیە کە بایکۆتی ئەم بەناو هەڵبژاردنە ئەوەندە بەربڵاو بووە کە تەنانەت لێهاتووی و تەردەستیە باوەکانی کۆماری ئیسلامی لە ساختەکاریدا نەیتوانیوە لەوە زیاتر دەستکاری بکات ئەگینا ئابڕوچوونێکی دیکەی لێ دەکەوتەوە. ڕۆژنامەنووسێکی خەڵکی زەیداباد کە هانی خەڵکی دەدا بۆ ئەوەی بەشداری بکەن و خۆی بە نزیک لە ڕفۆرمخوازەکان دەزانێت دەڵێت لە گوندەکەی ئێمە تەنانەت یەک کەسی لێ نەبووە کە بیەوێت دەنگ بە سەعید جەلیلی بدات، بەڵام کاتێک ئەنجامی هەڵبژاردنی زەیداباد ڕاگەیەندرا بینیمان کە ناوبراو لە پێشەوەی ڕیزبەندیەکەدایە و ئەمە تەنیا مشتێکە لە خەروارێک. ئێستا بەپێی سەناریۆی لە پێشدا ڕژەدا ڕێژراو هەڵبژاردنەکان کەوتۆتە خولی دووهەم و سەرنجام ڕۆژی هەینی 15 خاکەلێوە ئەم شانۆیە کۆچایی پێدێت و ئەوەی کە خامنەی و سوپای پاسداران لە سەری ڕێککەوتون و موهاندسیان کردووە بە ناوی سەرۆک کۆمار سەر لە سندوقەکانی دەنگدان دەردەهێنێ و لە سبەینەی ئەو ڕۆژەوە ئیتر دەرگا لەسەر هەمان پاژنەی پێشوو دەسوڕێتەوە. بایکۆتی شانۆی هەڵبژاردن لە ئاستی سەرتاسەریشدا و لەوانە لە شارێکی گەورەی وەک تاران سەرکەوتنێکی گەورەی بەدەستێناوە. کۆمەڵانی خەڵکی ئێران لەم کردە سەرتاسەریەدا توانیان هەنگاوێکی گەورە بە ئاراستەی تێپەڕبوون لە نظامی گەندەڵ و سەرڕۆی کۆماری ئیسلامی هەڵبدرن. هەموو بەڵگەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەم سەرکەوتنە لە قۆناغی دووهەمی ئەم گاڵتەجارەدا کە ڕۆژی هەینی داهاتوو بەڕێوە دەچێت درەوشاوەتر خۆی نیشان دەدات. سەرڕای هەموو ئەمانە ئەوەی کە ڕۆژی هەینی هەشتی پوشپڕ لە ئێران و بە تایبەتی لە کوردستان ڕوویدا دوور لە چاوەڕوانی نەبوو. خەڵکی کوردستان کە هەر لە سەرەتاوە نایان بە ڕێفراندۆمی کۆماری ئیسلامی وتبوو، خەڵکێکی کە بە خۆڕاگری قارەمانانەی خۆیان وەڵامی لەشکەرکێشی ئەم دەسەڵاتە سەرکوردگەرەیان بۆ سەر کوردستان دابەوە، خەڵکێکی کە لە ماوەی 45 ساڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئەم خۆڕاگریەی لە فۆرم و شێوازی جۆراوجۆر و لە بزوتنەوە بەرینە جەماوەریەکان و لەوانە لە چەندین مانگرتنی سیاسیدا درێژە پێداوە و ڕژیمیان تووشی ئاڵنگاری کردووە، جەماوەرێکی کە هەر لە دەرفەتێک کەڵکیان وەرگتووە بۆ ئەوەی نامۆبوونی ئەم دەسەڵاتە لەگەڵ مەسلەحەت و بەرژەوەندیەکانی ئەمڕۆ و سبەینەی خۆیان نیشان بدەن، ڕۆژی هەینی دیمەنێکی شکۆداری دیکەیان لە هەمان خەبات و خۆڕاگری لێبڕاوانە نیشاندا. ڕۆژی هەینی هەشتی پوشپەڕ سەر لە نوێ دەرفەتێکی دیکە هاتە ئاراوە تا لە هاودەنگی و یەکگرتوویەکی کە گەلێک جار ئەزمونیان کردبوو بە ئاشکرا ڕایبگەێنن کە ئەم دەسەڵاتە بەنامۆ دەزانن لەگەڵ خۆیان. جێخۆیەتی هەر لێرەدا ئەم هەنگاوە گەورەیە بە خەڵکی کوردستان و سەرجەم ئەو هەڵسوڕاوانە پیرۆزبایی بڵین کە بە هەوڵ و تێکۆشانی خۆیان ڕێگەی ئەم سەرکەوتنیان خۆش کرد. کارنامەی ئەم دەسەڵاتە لە کوردستان پڕە لە جنایەت و سەپاندنی بێمافی پێشێلکردنی خەون و ئاواتەکانیان بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی ئینسانی. بێگومان جەماوەرێکی کە بە زیندان و ئەشکەنجە و ئیعدام وەڵامی داخوازیە سەرەتاییەکانیان دراوەتەوە، خەڵکێکی کە بە درێژایی تەمەنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەردەوام بۆ پاساوکردنی درێژەی ئەو بێمافیانە وەک ناوچە بێبەشەکان پێناسەکراون، خەڵکێکی کە سێبەری بێکاری و هەژاری و زیانە کۆمەڵایەتیەکان باڵی بەسەر ژیانیاندا کێشاوە، خەڵکێکی کە ناچارن ڕووبکەنە کۆڵبەری
ئەم کارە سەخت و تاقەت فڕۆکێنە و لە پێناو بەدەستهێنانی پارۆنانێکدا گیانی خۆیان دەخەنە مەترسیەوە، ئەو خەڵکەی کە بۆ دۆزینەوەی کار ناچارن کۆچ بکەن و سەختی و دژواریەکانی دووربوون لە بنەماڵەکانیان تەحەموڵ دەکەن، ڕۆژی هەینی لە هاودەنگی و یەکگرتوویەکی بەهێزدا بە بایکۆتی شانۆی هەڵبژاردن نیشانیاندا کە هەروە لە سەرخەبات و خۆراگری خۆیان لە پێناو دەستەبەرکردنی مافە سروشتیەکانیان بەردەوامن و هەر جارە و هەنگاوێکی گەورەتر بەرەو پێشەوە هەڵدەگرن. ئەوەی کە ڕۆژی هەینی لە کوردستان ڕوویدا درێژەی شۆڕشیشی نابوو لە فۆرمێکی تردا. ئەوان بە بایکۆتی بەربڵاوی ئەو هەڵبژاردنانە نیشانیاندا کە لە خوێنی گیانبەختکردوانی سەردەمی شۆڕشی ژن ژیان ئازادی خۆش نەبوون و خۆش نابن. ئەم خەڵکە لە کردەیەکی هاو ئاهەنگدا نیشانیاندا کە کوردستان بەردەوام وەک سەنگەری شۆڕشی ئێران دەمێنێتەوە. ئاشکرایە کە هێشتا تا سەرکەوتنی کۆتایی ڕێگایەکی دوور و درێژ لە پێشدایە و هاودەنگی ڕۆژی هەینی دەری خست کە خەڵک خۆی بۆ نەبەردە چارەنووسسازەکانی داهاتوو ئامادە دەکات. پێویستە لایانی پۆزیتیف و بەرجەستەی بایکۆتی شانۆی هەڵبژاردن لە کوردستان لە پەیوەندی و هاوڕێتی زۆرینەی بەرچاوی خەڵک لە سەر تاسەری ئێراندا ببینێت. ئەم بزافە سەر تاسەریە هیوای گۆڕانکاری لە کۆمەلگا و لە نێو جەماوەری ناڕازی دژ بەم دەسەڵاتە تر لە ڕابردوو بەهێزتر دەکات. ئەگەر ئەوەی کە ڕۆژی هەینی ڕوویدا لە چوارچێوەی بزوتنەوە ناڕزایەتیەکانی بە تایبەت چەند ساڵی ڕابردوودا بگونجێنین، بێگومان دەتوانێت ڕێگە خۆشکەر بێت بۆ بزوتنەوەی گەورەتر لە داهاتوودا و چرۆی هیوا بە داهاتوویەکی گەشت دەپشکوێنێت. داهاتوویەکی کە دەبێت بە دەستی هەر ئەم جەماوەرە قوربانیەی دەستی کۆماری ئیسلامی بنیاد بنێت.